قساکەم لەسەر کتێبی هەمبانەبۆرینەی کتێبخانە کە زیاتر لە بواری زانیاریەکان و کتێبخانە و بەڵگەنامەکان دەدوێت لە نووسینی زۆر بەڕێز شێرزاد سەعید کە بە خۆشحاڵیەوە لە ئەستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی کاک شێرزاد. بەخێربی سەرچاو. سپاس. مەبەستت چیە لە هەمبانەبۆرینەی کتێبخانە؟ بەڵێ دیارە بۆ هەموو سەرچاوەیەک من هەمیشە هەوڵم ماوە ناونیشانێکی وای بۆ بدۆزمەوە کە پڕ بە پێستی سەرچاوەکە بێن. بۆ نمونە یەکەم سەرچاوەکە بڵاوم کردووە بە ناوی فەرهەنگی کتێبخانە. فەرهەنگێک بۆ تایبەت بووە بە وشەسازی لە بواری زانستی زانیاریەکان و کتێبخانەیە کە بەداخەوە کتێبخانەی کوردی زۆر هەژارە لەو بوارەیە. تا ئێستا 8 سەرچاوم هەبوو لە واری کتێبخانە و زانیاریەکانە، بەڵام سەرچاوەکانی تر زیاتر سەرچاوی ئەکادیمی بوون بۆ ئەو خوێنکارانە ئەو مامۆستانی کە لە بواری کتێبخانە و زانیاریەکانە خوێنکار بوون یا دواتر کاریان کردووە. ئەمەی ئەم جارەمان هەوڵمان داوە کۆمەڵی بابەتی جۆرا و جۆرە زیاد لە 34 بابەتی لەخۆ گرتووە کە لە زۆر بواری جیاوازایە مەرج نییە کەسی ئەکادیمی بخوێنێتەوە. ئەکرێ هەر کەسێک لە هەر ئاسێکی ڕۆشنبیریا بێ سوود لەم سەرچاوانە وەرگێت و زیاتر ئاشنا بێ بە بواری کتێبخانە و زانیاریەکان کە هەنێکی لە لای ئێمە تا ئێستا زۆر زانراو نییە، زۆر ئاشنا نەکراوە، بەڵام لە وڵاتانی ترا هەیە. ئێمە بەو ئامانجا هەوڵمان ناوە ئەو بابەتانە هەمووی کۆکەین و ناوشمانەوە هەمبانەبۆرینەی کتێبخانە وەکو هەمبانەیە وەکو هەگبەیە کە دەستکەی بە هەر بڵین ئەمیش هەروەکو نیمچە ئینسایکلۆپیدیایە کە وەکو سەرچاوەکانی گەر سەرنجی بی تقریبا شتێکی لەو بابەتەیە وەکو ئینسایکلۆپیدیایەکە، بەڵام بابەتەکانی ئەوەندە کرا ئەوەندە دەرفەت بووە، یعنی لە داهاتووە ئەگەر بکرێ ئەمە بابەتانە گرنگی پێبێت زیاتر ئەوەی کە گرنگە مەسەلەن نیوەی دووەمی زانیاریەکان ناونیشانەکانیش بە بەمبەز هەڵمان بژاردووە کە خوێنەر وایلەکە سەرنج ڕاکێشێ هەوڵ بە زیاتر بخوێنێتەوە نیوەی دووەمی زانیاری کە ئەی خوێنیتەوەکو ناونیشانێک مەبەز لە چییە. مەسەلەن بۆ نمونە بیبیلۆمانیا تا ئێستا موشێلەوان لێرە لە فەرەنگی کوردیان نەبیسترابێ، بیبیلۆسراپیان نەبیستراوە، یاخود ئالوودەبوون بە خۆشەویستی کتێب ئەمانە نەبیستراون، یا کتێبخانە و زانکۆیە گەمێنێتەوە و دوژمنانی کتێبەکان ێستا لەوانە ئەمە سیڵەی چێن دوژمنی کتێب ئایا ئەوانە چێن چۆن ڕیزبەند دەکرێن. زۆر بابەتی ترێگە هەرێکی هەڵبژێرین لەوانە بچین ناوەردەکاریەکان و کۆمەڵە زانیاری نوێی لەبارەوە بزانین. زۆر باشە. ئەو بابەتانە چین کە با بڵێن نووسەرانی تر زۆر گرنگیان پێنەداوە یاخود باسی لێوە نەکراوە، بەڵام لەم با بڵێن لەم بەشەیە زیاتر گرنگی پێدراوە. بەگشتی لە بواری کتێبخانە و زانیاری و دۆکیۆمنتە فەرهەنگی کوردی زۆر هەژارە. یعنی وڵاتانی چواردەوەمانەگەر زمانی فارسی بگری دەوڵەمەن لە وارە، زمانی تورکی بگری، زمانی عەربی، زمانی ئینگلیزیەوە هەر زۆر لە پێشێمن. بەس فەرهەنگی کوردی بەڕاستی زۆر لاوازە بە زمانی کوردی کە بڵین سەرچاوەمان لەو بوارەیە هەبێ. دیارە لە حەوت سەرچاوی پێشوومە زۆر گرنگی ماوە بە بنەماکانی پێڕس و پۆڵێن جۆرەکانی کتێبخانە چۆنیتی پاراستنی بەڵگەنامەکان، بەڵام لێرە ئەم بابەتانە هەمووی هەڵبژاردن، یعنی بۆ خوێنەری زۆر تایبەتن بۆ خوێنەری تایبەتی شەبێکەوەتە بۆ هەموو خوێنەرەگەی مەسەن باسی چۆن کاتێک بدۆزینەوە بۆ خوێندنەوە. یەکێکە لە کێشەکانی ئەم سەردەمە زۆر کە زەڵێ من کاتم نییە بۆ خوێندنەوە. لێرە ئێمە ڕێنماییمان کردووە ئەگەر ڕۆژی 15 خولەک بۆ خۆی دانیە بۆ خوێندنەوە بزانە لە چەند ڕۆژە لە هەفتەیەکە لە مانگە لە ساڵێکە کە بە ژمارە خسومان ڕۆکتوان لایانی کەم 20 کتێب بخوێنێتەوە گەر یەک چارەکە دەبوو بۆ خوێندنەوە. باسی کتێبخانەی پشت و راکانمان کردو. ئەمە ناونیشانێکی سەرنج ڕاکێشە کەسێک بە هەر هۆکارێک بێ کە تووشی ئەوێ هەڵەیەکی کردبێت لە ژیانیا هەر سەرپێچێکی کردبێ سزا درێت لە بەندی خانە بێت تۆ چۆن وایلێکی دوایی کە هاتە دەرەوە بێ بە کەسێکی ڕاست و جایتی ڕاست بێت و ڕێگەی ژیانی خۆی بگیر و دانە بڕێ. باسی کتێبخانەی نەخۆشخانەکانەکەین کەسی نەخۆشەکە جاری وایە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە مانگ دوو مانگ سێ مانگ بۆ تەنها بیر لە چارەسەر و ئازار بکاتەوە. ئەگەر لەگەڵیشا کۆمەڵێک کتێب بخوێنێتەوە هەم چارەسەرەکەش وەرەگرێ لە کۆمەلگەش دانابڕێت و ئاگەی لە هەموو گۆڕانکاریەکان. زۆر باشە. کەواتە ئەتوانین بڵین ئەم کتێبە پێویستە کە لە کتێبخانەی هەموو ماڵێکە هەبێت.
بەتەکید ئەمان بەم شێوازە هەڵمان بژاردو لە نەتیجەی بڵێن 31 ساڵ کارکردن و ئەزمون لەو بوارە هەر لە زانکۆی سلێمانی و لە پەیمانگا و مامۆستایەک هەوڵم ماوە دامە ئەو بابەتانە هەڵبژێرم کە کێشەی لایەک خوێنەرەکانە کۆمەڵگایە و هەتا ئەو ستافش کە لە ناو کتێبخانەیە کارەکەن بۆ نمونە بابەتی ترم باس کرد و باسی ونبوونی سەرچاوەکانەکەم لە کتێبخانە باسی ئامارکردنەکەم لە کتێبخانەکانە کارمەندی کتێبخانە پێویستی بۆیە فێر بە چۆن ئاماری سەرچاوەکانێکە ئایا ئامار بەس ئەوەیە بزانین عەدەدی کتێبەکانت چەنە نەخێر جاری وایە سەرچاوەیە کە زۆر گرنگە کەوتوتە شوێنێکی نەدیارەوە کە خوێنەرەکانە بۆ چەند ساڵێک لێی بێ بەشن بە هەمان شێوە کاتێکە ئەمینداری کتێبخانە ئاماری کتێبخانەکەیەکە تێگا کە هەنێ سەرچاوە هەیە تا ئێستا هیچ خوێنێرێک نەیخوێنێتەوە ئایا بیهێڵینەوە باشترە یاخود دووری خوێن یاخود بەدیایی بین بە شوێنێکی تر زۆر باشە تا چەندێک لەم بەشەیە با بڵین دڵنیام کە لە بەشەکانی ترا زۆر گرنگیت بە شیکردنەوە بۆ وشە و هەروەها با بڵین بە تایبەتی دەستەواژەی کوردی کردووە لەم کتێبەیە هیچ گرنگیەک بۆ دراوە گرنگی پێ درراوە گەر هەر کەسێک دوای من بێ وەکو کەسێکی ڕەخنەگرانە بڵین سەرنجی ئەم سەرچاوی باوشیکردنەوەیکی بۆ بکە سێرەکانی وشی تازە هاتوتە ناو فەرەنگی کوردی و لە بواری کتێبخانە و زانیارەکانە کە لەو پێش نەبیستراوە لەگەڵ ئەمەشا من شتێک هەیە کە هەموو کتێبخانەکانی کوردستان لە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا ڕۆشنبیری پێویستیانە وتەی دانسقە لە بواری کتێبخانە و زانیاریەکانە کە جاری وایە پێویستی بۆ یە کتێبخانەکەی پێبڕازێنێتەوە خوێنەرەکەی پێهان بە نزیکەی 26 لاپەڕی فۆرم بەس لەسەر ئەو بابەتانە کۆکردو دیارە لە فەرهەنگی وڵاتانەوە زیاتر وەرەگرتووە هی خۆشمانی تایە هەمومان کۆکردو کەمە سوودی لێوەرەگیرێ یەکێکی تر لە ئەو بابەتانی کە باس کراوە کتێبخانەی سۆپەرمارکێتە تا ئێستا ئێمە لە ناو کولتوری خۆمان لە کوردستانە کاچینە مارکێتێک ئێمە بۆ کڕنی کاڵاکان ئەنجا خواردەمەنیە پێداویستی ڕۆژانەیە جلوبەرگە بەڵام ئەگەر لەگەڵ ئەوەشا تۆ بێی لایەنی کشکیتەوە بۆ کتێبخانە خوێنەرەکەن جا بە دوور لایەن ئایا چێ سەرچاوەکە بکڕێ لەوێ مەسەن بۆ نمونە مە شار زۆر فراوان بووە تۆ لە قەراغی شاری ناگەیتە کتێبخانەی گشتی ناگەیتە بەردەکی سەراکە کتێبەکان کڕی ناگەیتە ناوەندێک بەڵام ئەگەر لە هەموو مارکێتەکانە بۆ نمون ئەم کتێبی ئێمە یا دەیەها کتێبی تر هەبێ لەوێ لە بە هاوشانی کەلوپەلەکان کتێبەکە ژەبێت چەند کار ئاسانی مامۆکە ئەمە دیوێکی دەگەر توانی لە ناو مارکێتەکانە کە ئەمە شان بەشانی ئەوە نییە چکە کتێبخانە زۆر لەوە فراوانتر مەسەن چۆن کافیەکە دەیە کتێبخانەیەکی شتێ بە کتێبە بە خواستن باتێ شێوازی خواستن ئەمانەمان لێرە تقریبان هەمووی باس کردووە کە لە داهاتوە ئێمە بتوانین چۆن گۆڕانکاری ڕوتینێکتر بین بە بواری کتێبخانەکان و جاری تر خوێنەری کوردی لەگەڵ خوێندنەوە ئاشکێنەوە کە ئەمە گەورەترین گرفتمان لەم سەردەمەیە زۆر ڕاستە بێگومان ئەمە بەرگی یەکەمت نییەوە ئەمە بەرهەمی یەکەمت نییە هەر تایبەت بەم بوارە کەواتە سوود و گرنگیەکەی یاخود با بڵێن دەرەنجامی بەرهەمەکانی ترت بینیوەتەوە هەمووی بینراوە تۆ بە پێی تۆ هەموو ئیشەکەی فیدباکێکی هەیە ئەگەر لە یەکەم هەنگاوە سەرکەوتونەوەی دیارە بە خۆتا چتە شتێکی ترەکەیت من ئەمێ ئاماژە بۆ یەکەم بەرهەمم فەرەنگی کتێبخانە بوو کە ئەو فەرهەنگە لە بواری کتێبخانە و زانیارەکان لە بواری ڕاگەیاندنی شاکە بوارەکەی ئێوە ژەگرێتەوە وشەسازیمان نەبوو بە زمانی کوردی بە ئینگلیزی هەمانە بە عەرەبی هەمان بەس بە کوردی نەبوو ئەو فەرهەنگەم ئامادە کرد بەڕاستی بە هیچ شتەکان بەتوانێت خۆم نییە بێ ئاماژە بۆ کەسانەکەم کە هاوکارمەنی یەکێ لەوانە فەرەنگی کتێبخانە خوا لێ خۆش مامۆستا ئەکرەم قەرەداغی کە ئەو کاتە سەرنووسەری گۆڤاری زانستی سەردەم بوو من هێشتا لە تەمەنێکی گەنجترا بووم کە بابەتم بۆ نووسین ڕۆژە بیرۆکەیەوە هات بە خەیاڵمە کە چۆن فەرەنگیە بنووسین بۆ ئەو بوارە و کولتوری کوردی فەرەنگی کوردی لەو بوارە بەرزکەینەوە زۆر هانیام کی دەست پێ بکە دوای چێ بۆم چابەکەت وتی من هاتە سەرەوەی کە بەرهەمەکە ئامادە و قسمە بەردەستی سێ ناونیشانم بۆ بژاردە بوو ئەو ناونیشانی کە ئێستا لە پێی نووسرا فەرهەنگی کتێبخانە بە شانازیەوی خوا لێ خۆش مامۆستا ئەکرەم قەرەداغیە ئەم سەرچاوەش کە ئێستا هەمبانە وەریمان ناوە لە خۆیەوە نەهاتوە دیارە من دامە ڕاوێژ بە کەسانی چواردەورمەکەم لە بواری زمانەوانێ لە بواری ئەدەبا لە بواری مێژووە هەتا خێزانەکەم مناڵەکانم بزانم ئەوان خوێنەری یەکەمن یەکەم جار
بەرکەوتێنە بزانام ئەم ناونیشانە گونجاوە بۆەوە لەوانە پێشەوە ناونیشانی ترم بۆ دانابێت خۆی هەنبانە بۆرینە هەیە ئەمەی تۆ هەمبانم هەمان واتە ئەگەێنێت چونکە ئێمە هەتا هەنێگەی بنای هەگبە هەمووی تقریبان ئەینە شتەگەێنێتەوە گرنگەوەی وەکو بڵین چۆنەڵی هەمبانەیە کە دەبێت دەستکەی بۆ هەمبانەیە هەچیت بێت دەربێت تایە ئێساش تقریبان ئەم سەرچاوانە مەسەن بۆ نمونە ئەم سەرچاوی 34 بابەتی تایە تۆ بۆ چیەگەڕی ئەوە تا لەو بوارەیە تایەتی زۆر باشە لە کۆی ئەم 34 بابەتە و کۆی بابەتەکانی تریش کە دڵنیام هەر هەمویان گرنگن کام بابەتیان زۆر گرنگە کە نووسەری کورد لەسەری بوەستێ و زیاتر گرنگی پێ بدات خۆزگە و پرسیار لە من نەکرا لە خەڵکانی ئەوەی کە ئیخوێنێتەوە دواتر خۆزگە مەسەلەن ناساندنیی زیاتری بۆ بکرا کۆڕێکی بۆ بەسرا لەسەر ئاستێکی باڵاتر بزانین کوامە گرنگە من دڵنیا مەگەر کادرێکی کتێبخانە بێنی ئەڵێ هەمووی گرنگە بەلامەوە مەسەلەن کەسێک بێنی لە بواری پەروەردە ڕۆشنبیریە بێنی ئەڵێمانە پێشتر ئێمە نەمان بیستومە بۆ یەکەمین جارە پێشەوەی کە کتێبەکە دەرکەم هەتا لە مامۆسای زانکۆم پرسیوتم ئەم وشەیە بیبیلۆمانیا و بیستووە بیبیلۆسراپیا و بیستووە پێشەوە توێتی نەخێنم بیستووە مەسەن باسی تەلەڤیزۆنی کتێبخانە و تەلەڤیزۆنی زانکۆکەین یعنی تا ئێستا ئەمە کتێبخانەمان هەیە لە زانکۆیە لە 22-23 کتێبخانەشمانە بەس ئایا بە شێوازی تەلەڤیزۆن هەمانە و فەرقەکەی لەگەڵ ئەمە چییە من ئەگەر خوێنکارێک بێت یا چەند خوێنکارێک بێ من ئەبێ ئەم محازەری هەموو جارێ بۆ دووبارەکەمەوە زانیاری پێ بن بەڵام ئەگەر یەک جار لە ڕێگای بەرنامەیەکەوە تۆمار کردی وەکو چۆن ئێستا من هاتمە ناو کورساتەوە بە بەردەوامی و بەرنامە لێدرێت تۆش ئەم بەرنامەی بۆ دانەی ئاسی ڕۆشنبیری ئەو کارمەندە بەرزەکاتەوە لە داهاتەوە داوای زانیاری زیاترەکە و بەردەوامیش ئەم زانیاریانە هەیە چکە هەنێک خوێنەرمانەیە شەرمنە نایە ناپرسێت بەڵام کە لە تەلەڤیزۆنەکەی منە دانیشە بە دیار و فێری زانیاریەکان و ڕێنمایەکان مامۆستا ئەم بابەتە بەلای تۆ ئەزانم کە گرنگێکی زۆر تایبەتی هەیە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئەکرێ بابەتێکی دانسقای یاخود پەرتووکێک بەرهەمەی نووسەرێک کتێبێکی زۆر با بڵین بەنرخ لەناو کتێبخانەداون ببێت بەوەی کە تۆ خۆت ئاماژە پێ کرد دائما لەگەڵ کارمەندەکانیشمە ئەو شێ بەکارێنەوە هیچ کاتێک مەڵێن مەسەلەن وشەکەی وشەی کتێبخانە بڵێن کتێبەکە دزراوە یادێنە بڵێ ون بوو لە شوێنی ڕاستڵێن لە شوێنی خۆی نییە چکە زۆر جار فعلن وای لێ لە ئەنجامی هەڵەدانانەوە یا کەوتنە پشتی کتێبەکان و کتێبەکان لە جگای خۆی نامێنێ بەڵام ئەوەی کە ئەمەمان بۆ ڕازەکاتەوە ئەمیشە ئامارکردنە ئاماریش زۆر شێوازیەیە ئامار هەیە ساڵانە ئەکرێ کتێبخانەیە بە چەند ساڵ نای کە ئەمە دواکەوتووە لە دوا کتێبەکانی لەون بوونە لە دیارنامە خوێنەری لێبێ بەش کردووە بەز سابەوەی تەکنۆلۆژیاوە کە پێشکەوتەوە بۆ نمونە سەیری بەرگی پشتەوەی کتێبەکەی من کە ژمارەی نێودەوڵەتی لەسەر یانە کتێبە چۆتە سیستەمی نێودەوڵەتی و نووساوە ISBN International Standard Book Number ئەمە لە هەر وڵاتێک لێ بێ ئەم کتێبە بە زانیاریەکەی یەتە بەردەستێت بارکۆدی لەسەر بێ ئێمە هەموو ڕۆژێگە توانین ئاماری کتێبخانەکەمان بکەین تا چەندێک ئێستا هەوڵ بە ئۆدراوە کە ناونیشانی کتێبەکان بە ئەلکترۆنی بکرێت ئەوە دەستپێکە سەرەتا دەست پێکراوە ئەبێ بچێتە ئەو سیستەمەوە چکە ئەم کتێبانی ئێمە من لە ساڵی 92 کاتێک کە زانکۆی سلێمانیش دامەزرایەوە یەکەم دامەزرێنی کتێبخانی ناوەندی زانکۆ بووین وامانزانی ئێمە دابڕامی لە دنیا مەسەلەن ئەمریکا ئاگای لە ئێمە نیە بەریتانیا ئاگای لە ئێمە نیە کەچی سەیرەکەن کتێبخانەیەکی وەکو کۆنگرێسی ئەمریکی کە خاوەنی 170 ملیۆن سەرچاوەیە سەرچاوەکانی هەمووی بە زمانی ئینگلیزی نییە ئەم سەرچاوانی ئێمەش لەوێ هەیە هەموو یەکی 5 نسخەی لێ ئەکڕێ چکە فەرهەنگی مرۆڤاتی هەمووی تەواوکەری یەکە ئەوەی کە لەوێش داهێنانە بۆ ئێمەش هەمووی پێکەوە بەستراوەتەوە منیش سوود لە سەرچاوەوان وەرەگرم بەم ژمارە نێودەوڵەتی چۆتە ئەو ڕێزبەندیەوە و ئەگەر لە داهاتوو شایمە سەرەتای شمان دەست پێ کردووە کە چۆن هەموو کتێبخانەی داتابیسێکی خۆیە بێ لە ڕێگای داتابیسەکەەوە هەموو سەرچاوەکان داخڵەکرێ و خواستنەکەشی گەڕانەوەی کتێبەکان دواکەوتنیشی هەموو بێت سیستەمێکی نێودەوڵەتی ئەتوانین ئەم کتێبخانەی خۆشمان هەم لە ڕێگای ئەو داتابیسەوە بە کتێبخانەکانی هەموو جیان ببەستین چۆن لە گۆگڵ سێرچەکەین ئەگەڕین بۆ سەرچاوەیەک وڵاتانی ترتوان لە ڕێگای گۆگڵ سێرچکەن بۆم سەرچاوانی ئێمە و بیدۆزنەوە ئەمە هەنگاوی ئێمێ بەداخەوە چەند ساڵە خەریکین لە دواوین بەڵام ئەوەندەش نا مەسەن ئەگەر با بڵین 50 ساڵ ئەمریکا لە پێشەوە بەریتانیا بەڵام ێژەوە دەستمان پێ کردو ئەگەر هاوکاریمان هەبێ لە چەند ساڵی داهاتوو ئێمەش هیچمان کەمتر نابێ لەوەن بەس ئەوەیە گرنگەوەی ئێمە کادر دروستکەین بەداخەوە کادری بواری کتێبخانە لە عێراقی شاگەشتە ئاسی دکتۆرە بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستانە چەند
کەسێکی خاوەن بڕامەنەمی بە کەلۆریۆس و دیبلۆمی مەکتەبات هەیە کە ئەمە پێویستە گەشتیان پێبێ بۆی بتوانن لە بواری تەکنۆلۆژیای زانیاریەکان ئیشکەن. سوودیان لێوەرەگیرێت کەسەکان کە تەخەڕوجەکەن لە هەموو بواری کەسا بە وردی جای کتێبەکە بخوێنیتەوە ئەڵێ ئەمینداری کلینیکی نەخۆشخانەکان ساک بوو بە کلینیکیژ ینی ئەمینداری کتێبخانەیە بەس کەسێکی شارەزای لە نەخۆشیشە. ئەگەر ئێمە کادرەکان لەو وارە ئامادە بکەین ئەتوانێت لەلایەنی دەروونزانی شۆ شارەزا بێ ئەتوانێت لە بەندیخانەکانی شاکارکە هەر ئەو ئەمینداری کتێبخانەیە ئەتوانێت لە نەخۆشخانەکانی شاکارکە ئەتوانێت کۆکردنەوەی زانیاری هەبێ هەتا لەم دەستگای ڕاگەاندنە ئەبێ و شەکەش لەمە دوا بگۆڕین نەڵین کتێبخانە چونکە لەوەیان نەماوە تو ێستا لەسەر سیدی لەسەر فلاژێ لەسەر وێنێ هەیە نەخشە هەیە ئەبێ بڵین سنتەری پاراستنی زانیاریەکان ناوکەش بێ بگۆن بەس کتێب نەماوە دەستەکانت خۆش بێ و بە هیوای بەرهەمی زیاتر زۆر بەڕێز مامۆستا شێرزاد سعید نووسەر سپاس دەکەم جارێکی تر بەخێر هاتی زۆر سپاس.